هەولێر و ئەمانەی بەغدا لە یاریەکانی هەفتەی 20 خولی نایبی عێراق لەسەر یاریگای یانەی دوهۆک بەیەک دەگەن. یاریەکە لە ڕۆژی چوارشەممە کاتژمێریەکی دوای نۆڕۆ ئەنجام دەدرێت بەهۆی ئەوەی هەولێر بەشێکی یاریگاکەی نۆژەن دەکرێتەوە، بۆیە بەناچاری یاریەکانی بۆ یاریگای دوهۆک گواستۆتەوە. یانی هەولێر کۆتا مەشق و ڕاهێنانی لەسەر یاریگای خۆی ئەنجامدا. لوئەی سەلاح سەرپەرشتی تیپەکە دەکات دوای ئەوەی ئەرچی یاریدەدەری ڕاهێنەری لە یانەکانی جەویە و نەفتی وەسەد تاقی کردەوە، بۆ یەکەم جارە ئەرچی ڕاهێنەرایەتی پێدەسپێردرێت. هەولێر خاوەنی 19 خاڵە و لە خانەی 15 ڕیزبەندی یانەکانە. بۆ یاریەکەش تەنها لە توانەکانی ئەرکان ئەمیر بێبەش دەبێت بەهۆی وەرگرتنی کارتی سوور لە یاری ڕابردووی. بالحقيقة احنا يعني لقينا كثير من الأمور المو منطقية يعني. بەڕاستی ئێمە گەیشتوینەتە کۆمەڵە شتێکی نالۆژیکی. دوو یاری لە نێو یاریگای خۆمان یاریمان هەیە، دەبێ بچینە دەرەوە یاری بکەین. پێویستمان بە کۆمەڵە یاریزانێک هەیە، بەڵام تەنها فرانسمنجان گەیشتۆتە لامان. تیپەکە لە ناوچەیەکە شایستەی نییە، بەڵام کاردانەوەی بەجێنیە بۆ ئەمە. کارمان کردووە لەگەڵ یاریزانان بۆ چاکردنەوەی زۆرێک لە هەڵەکان. تیپەکەمان چاکە، بەڵام پێویستی بە زیاترکردن هەیە. هەموو یاریەکان قورسن، یاری ئاسانی تێدا نییە. هیوادارم بەرەو باشتر بچین، بە ئەنجامێکی باشەوە بچینە قۆناغی دووەمەوە. فريقنا جيد لكن نحتاج إلى بعض الإضافات. یانی ئەمانەی بەغدا دوو ڕۆژە لە شاری دوهۆکە و دوایین دوو یەکەی مەشقی لەسەر یاریگای یانەی زێرەڤانی ئەنجامدا. ئەمانەی بەغدا خاوەنی 24 خاڵە و لاپلەی نوێمی ڕیزبەندی یانەکانە. سەرهەنگ موحسینی خاوەن زۆرترین کلیشیتی خولەکەش دەڵێت هەوڵ دەدەم گۆڵەکەم بە پاچی بێڵمەوە. ئامادەکاریەکان باشە الحەمدوللا، لەبەرەوەی دوو ڕۆژ پێش یاریەکەش هاتینە لە بۆ شاری دوهۆک. یاریزانەکان سەرجەمیان مەوجودن، تەنیا یاریزانی هێرشبەر عەبدولقادر لەو یاریە پێم وایە دادەبڕێ بەهۆی پێکانەوە. ئیشاڵڵا وا دەکەن کە سەرەتایەکی باشبی لە قۆناغی دووەم. تیپەکەمان لە سەرەتای خۆل بە باشی دەستمان پێ نەکرد لەبەرەوەی کەرەنتین بوو. یاریزانەکان درەنگ هاتنە ناو سەربازگە مەشقیەکە ئەوانەی کە پیشەگەریش بوون. بەس هێدی تا کۆتایی قۆناغی یەکەم الحەمدوللا تیپەکەمان ڕیتمی خۆی وەرگرت. ئیشاڵڵا درێژە پێدەری و ئەنجامە باشانە دەبین کە لە قۆناغی یەکەم لە کۆتاییەکەی بەدەستماهینە. سەبارەت بە یاریەکە وەکو هەر یاریی دیکە تەمەشای دەکەم. ئیشاڵڵا وا دەکەم کە گۆڵەکەم بە پاچە ڕاگرم، وا دەکەین کە ئیشاڵڵا ئەنجام لە بەرژەوەندی ئێمە بی. دوای ڕوبەڕووبوونەوەی هەردوویانە 26 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو بوو. لە یەکەم یاری ئەم وەرزە هەولێر لە نێو بەغدا توانی بە 2 گۆڵی بێوەڵام لە ئەمانەی بەغدا بباتەوە. بەڵام ئێستا ئەمانەی بەغدا بارودۆخی لە ڕووی ڕیزبەند و ئەنجامەکان لە هەولێر باشترە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.